پرسیارێک کە لە مەشتی زۆربەی خانمان و خێزانەکانایە، پرسیاری تاکەیە. لە ڕووی زانستیەوە ڕێنمایە پزیشکە جیهانیەکان چین سەبارەت بە ماوەی شیرپێدان، بۆچی بەردەوام بوون لە دوای 6 مانگ هێشتا هەر گرنگە، یانی لە کاتێکا لەوانەیە مناڵەکە دەستی کرد بێ بە خۆراک خواردنیش، بەڵام هەر پێویستە لەسەر دایکەکە کە شیر بدا بە مناڵە. و هەنێ خەڵک هەیە ئەڵێ لە دوای 6 مانگ شیری دایکەکە وەکو ئاوی لێیە. ئەمە تا چەند لە ڕووی زانستیەوە دروستە؟ پرسیارێکی زۆر جوانە. بەڕاستی ئەوە زۆربەی کارخانمان ئەڵێن دکتۆرە لە دوای 6 مانگ بۆ شیر بم بە مناڵەکەم، هەستەکەم شیرەکەم زۆر ڕوونە، پێکاتەکەی گۆڕاوە، یان هەندێک جار ئەڵێن دکتۆرە هەستەکەی ژەهراویە یان بۆ مناڵ باش نەبێت، کە ئەمە بەڕاستی تێگەشتنێکی زۆر هەڵەیە. هەم لە ڕووی دینەوە کە لەوانەیە مامۆستایانی ئاینی لە من باشتر لەوە بزانن بەڕاستی کە 2 ساڵ شیرپێدان واجبە لەسەر دایک، بێ لەوەش هیچ گۆڕانکاریێک لە شیری دایکەکە ڕوو نادات. بێگومان کە لە سەرەتایە شیر خۆی پێکاتەکەی 1970 لە ئاو پێکاتووە، بەڕێژەی لە 1970 لە کاربۆهایدرێت، بە 3 لە چەوری، هەروە لە سەدایەکیشی پێکاتووە لە پرۆتینەکان و بڕێکی باشیش لە ڤیتامینەکان و کانزایەکانی تێدایە. بۆیە ئەم پێکاتەیە شیر بە هیچ جۆرێک ناگۆڕێت. لە سەرەتای لە دایکبوون نەبێت تەنیا کەژەکەکە کە لە چەند ڕۆژی یەکەمی پاش لە دایکبوون بڕێکی زیاتر لە پرۆتین و چەوری تێدایە، کە ئەمە بەڕاستی زۆر گرنگە لە دایکان کە بیدەن بە مناڵەکانیان، چکە دژەتەنێکی زۆر باشی تێدایە. ڕاستە لەوانەیە دایکەکە زۆر کات بێ ماڵێ دکتۆرە ڕێژەکەی زۆر کەمە، هیچ نییە، بەس بڕوا بکەن ئەگەر 2-3 دڵۆ پیش بێت بەرگری جەستەی مناڵەکەت زۆر بەهێز دەکات، چکە دژەتەنێکی زۆری تێدایە و خەسیەکەشی زۆرە، چکە بۆیە بڕی چەوری پرۆتینی زیاترە لە شیرێکی ئاسایی. پاشان جۆرە شیرێک کە لە پاش 5 ڕۆژی لە دایکبوون دێت پێ دەڵێن ئیمەچور مێڵک، واتە ئەم شیرە هێشتا بە تەواوی دەرنەچوەکو پێویست، بەس شیرێکی باشە و مناڵەکەت بە تەواوی ئەتوانێت پێی تێر بخوات. لە پاش 5 ڕۆژ کە پێی ئەوترێ ئەمەچور مێڵک، واتە شیرێکی تەواو، ئەو شیرەکە بەڕێژەیەکی ئەجگار باش دێت ڕۆژانە، ئەو شیرە پێکاتەکەی هەمان پێکاتەیە کە باسم کرد، هیچ گۆڕانکارێکی تێدانیە، نەک تەنیا تا 2 ساڵ بگرە، ئەتوانی زیاتر لە 2 ساڵ لە تا 3 ساڵ 3 ساڵ و نیش بێ بە کۆرپەکەت بەمەرجێک لە پاش 6 مانگ لەگەڵ تاواکەری خۆراکی بدرێت، هیچ گۆڕانکارێکی بەسەردانایە و باشترین جۆری شیرپێدانە بۆ مناڵەکەت بەڕاستی کە هیچ کاتێک هیچ بەراوردێکی نییە لەگەڵ شیری خوێن. بەڕاستی دەستان خۆش بە دکتۆرە. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.